بە بەردەوامی ئەوترێت ئەبێ وەرزش بکرێتە بەشێک لە ژیانی هەموو تاکەکان وە کاتێککە باسی ئەو ڕێکارانەکەن کە وا ئەکەن ئەم ئامانجە بپێکێنرێت یەکێک لە ڕێگەکان ئەوەیە کە ئەوترێت ئەبێت لە منداڵیەوە تۆ منداڵ فێری وەرزش بکەی بۆی کە ببێ بە خویەک جا بۆ ئەوەی کە بە تەواوەتی ئەم ئامانجانە وەکو خۆی جێبەجێ بکرێت ئەوەی کە وەرزش بکرێت بە کەلتور ئەوەی کە وەرزش تەنیا لە چوارچێوەی هۆڵەکانی وەرزش نەمێنێتەوە ئەوەی کە هەر لە مناڵیەوە تۆ وەرزش بکەی بە خویەک و ئاوێتەی ژیانی منداڵێکی بکەی هەموو ئەمانە بەیەکەوایان کردو لە ئێستاە کار لەسەر جێبەجێکردنی پرۆژێکی وەرزشی لە شاری سلێمانی بکرێت و بۆ ئەوەی کە بزانین ئەم پرۆژەیە بە چ شێوەیە خزمەت ئەکات بە وەرزشکردن و با کەلتورکردنی وەرزش میواندارەتی زۆر بەڕێز کاروان شێخ زیرەکمان کردو بە ڕێزیان بەڕێوەبەری وەرزشی سلێمانی و بیرۆکەکە لەلایەن ئەمانەوە لە ڕاستیە تەرح کراوە و بۆی کە زیاتر بزانین بیرۆکەکە چییە ئەڕۆنێ لای کاروان کاروان بەخێر بێ لە نیوزەکە تەشریفە هێناوە بۆ کوردستانی بەخێرە خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ بێگومان لە بواری وەرزشیە یەکێ لە بێژە بەتوانە سپاس بۆ ئێوەش سپاس بۆم دەرفەتە کە من تا هێناوەتە کورساتی یەکەوە تا قسە بکەین لەسەر وەرزش حاڵیم بە ئامادەبوونی بەڕێزت جا پێمان بڵێ ئەم پرۆژەیە باس لە چی ئەکات چۆن خزمەت بە وەرزش ئەکات وەکو بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی هەمیشە لە هەوڵی هێنانەکایی بیرۆکەی نوێ و کاری نوێن بۆ ئەوەی زیاتر وەرزش لە هۆڵە داخراوەکان لە یانە وەرزشیەکان لە ناوەندە وەرزشەکان بین نەدەرەوە تاوەکو وەرزش بێ بە پرۆژەیە کاڵی وەرزش بووە هەمووان زایدەن بە کللتورکردنی وەرزش چۆن کەسێک فێرەکەی وەرزش بەشێکە لە ژیانی ڕۆژانەی چۆن بەیانیان پێویستەوە نان بخوا بێت بۆ سەرکار و ئەوانە پێش ئەوەش وەرزشەکەی ئەنجام دابێت بۆ ئەمەش پێویستمان بە چەند ڕێگایەک هەیە یەکێک لەو ڕێگانە ئەوەیە کە تۆ ئەبێ ئامێرەکانی وەرزشکردن و شوێنەکانی وەرزشکردن فراوان بکەی تا هەموو کەسێ دەستی پێ بگا پێویست بۆ نەبێ کەسێک لە ماڵەکەی بێتە دەرەوە بچێت تا هۆڵێکی لە ژوانی یاخود شوێنێکی دوورە دەست بەڵکو نزیکترین شوێن لێوە ئیترم شوێنە پارکەکان بێت یاخود قوتابخانەیەک بێ یاخود شوێنێکی کراوە بەسەر شەقامەکان بێ بتوانە وەرزشی تیا بکات چەند جۆرێک وەرزش هەیە لە دەرەوە ئەکرێت چەند جۆرێک شوێن هەیە تۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ وەرزشکردن یەکێک لەوانە بە خۆشحاڵیەوە پارکەکانە لە شاری سلێمانی ژمارەیەکی زۆر پارک هەیە و ژمارەیەکی زۆر پارکی گشتی هەیە بە نمونە پارکی هەواری شار پارکی ئازادی یاخود باخی گشتی یاخود پارکەکانی ناو کۆڵانەکان ئەمانە ئەتوانین بەکاری بێنین بۆ پرۆژە وەرزشە جیاوازەکان بە نمونە دانانی حەلقەی باسکەبێکە لە پێشترا دانراوە و هەروەها هەڵواسینی شەبەکەیەکە تەنها بکرێ بالیتیا بکرێ بەو شێوەیە ناکە لە هۆڵەکانەکرێ یاخود هەندێک یاری دیکە هەیە کە ئێسامە هەنگاومان ناوە بۆ ئەو یاریانەی کە پاڵەوانێتی تیا ئەنجام بدرێت توانین لەو شوێنە شابیکەی بۆ نمونە یاری تێنسی سەرمێز تێبڵ تێنزێکێکە لەو یاریانەی تەنها لە هۆڵێکی داخراوە ناکرێت ئەکرێت لە دەریشەوە ئەمە دابنرێ ئێمە بیرۆکەیەمان بۆ شاری سلێمانی باس کردووە خستومانەتە بەرباز لە چەند لایەنێکە قسەمان کردو بە خۆشحاڵیەوە بەڕێز سەرۆکی شارەوانی خاتو لەیلا دانیشتێکمان لەگەڵا کرد کە وتمان ئەم پرۆژەیە ئەمانەوەی لە سلێمانیەوە دەست پێ بکەین لە پارکەکانەوە دەست پێ بکەین سوپاس دەکەین ڕەزامەندی شارەوانی دەربڕیوە کە لە سەرەتا لە پارکی ئازادیەوە دەست پێ بکەین سەردانی پارکی ئازادیمان کرد لەگەڵ کاک بارۆز بەڕێوەبەری نوێی باخچەکان قسەمان کرد پرۆژەکەی زۆر پێجوان بوو کەوتونێتە سەر ئەوەی کە لەم ڕۆژانە ئەوان لەڕێی ئەندازیارەکان و شوێنەکانمان بۆ دیاریکەن بچین لەو شوێنانە چەند مێزێک دانین تەنها یەک مێز نەبێ ئەم مێزانە کە لێورە دابنرێ بە شێوازێک دروستەکرێت کە بەرگەی سەرما و گەرما بگرێ تەنها ئەو مێزانە نییە کە لە هۆڵەکانەدان دێ هیچ ترسێکی نییە بۆیە هەم تێنسی سەرمێز بەڵێ بۆ تێنسی سەرمێز ئەم قاچەکەی بەهێسترە هەم ڕووکاری دەرەوەی بەهێسترە پارێزگاری لە سەرما و گەرماشەکە لەوانەیە بینەران و یا وەرزشکاران باسی ئەو بکەن کە لەوانەیە گەرمایەکی زۆر یاخود سەرمایەکی زۆر کاریگەری لەمە دروستکە کاریگەری بۆ شێوە دروست ناکە نمونەی زۆرمان هەیە لە وڵاتانی دەرەوە توانم لە وڵاتانی چواردۆر وڵاتانی دەرەوە ژمارەیەکی زۆر ئەمانەیان داناوە ئەو کاریگەریشی دروست نەکردووە بۆیە ئێستا هەنگاوی یەکەمان لە شارەوانی سلێمانیە بەسپاسەوە ڕەزامەندیان دەربڕێەوە لە هەمان کاتە هەفتەی پێشتر لەگەڵ سەرۆکی زانکۆی سلێمانیە دانیشتم ئەویش ڕەزامەندی ئەوەی دەربڕیوە کە لە ناو زانکۆی سلێمانی بە کەمپی نوێ و کەمپی کۆنیشەوە چەند مێزێک بکەنە بواری جێبەجێکردنەوە ڕاکتەکانیشتان بۆ دابین کردووە بێگومان ئێمە کە دامان نا
ڕکتەکانیش وەکو سەرەتا لە شوێنێکا دانین بۆی پارێزراوە بێ خەڵک بتوانێت بەکاری بێنە دواتر بێ خەڵک فێری ئەوە بێ خۆی ڕکتە بەرەی لەوێ یاری بکە ڕاستە ئەبینین ئەمانە کە کۆمەڵ دیمەنە لەوانەیە لە وڵاتانی دەرەوە بێ شوێنەکە ئامادەکراوە و لە ڕووی سەرما و گەرماوە سابێ بۆ کراوە کە پارێزراوە بەڵام خۆمانی ئەوەی کە خۆماین ئەگەر شوێنەکە تێک نین یاخو برمێزەکان برینار نەکەین یاخو شتەکان نشکێنین ئەمە بۆ خزمەتی ئێمە بۆ هاوڵاتیانە وابێ زۆر دڵخۆشی بین کە بەبێ بەرامبەرانی ئەمە هەموو کەسێک دەتوانێت چۆن لێ پارکی گشتی پارکیشە کە تۆ توانیم وەرشانی تیانجان بێ ئەمە کتێبێکە لە بەردەم منە کە هەموو کار و چالاکیەکانی ئێوەی تیا دەستان خۆش بێ هەمووشی بوێنەوە کە هەموو پاڵەوانەتیەکان کە لێرەیە بەڕێوە چووە ئەمان توانیانە وێنەکانی بگن و کات و بەروارەکەشی دابنێن و بشتوانن بڕوانام و خەڵاتیش بن بەو یاریزانانەوە تەواوی ئەو چالاکیانەشی بەدەر لە هۆڵەکان لەسەر شەقام و شوێنەکانی ناو شار و شارچکەکان بەڕێوە چووە ئێوە توانیتانە کاری بۆ بکەن دەستان خۆش بێ واوەشی کە گرنگە کە بتوان ئەم پرۆژەیە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە تا چەند هەوڵێکە بۆی کە ئەو کەساتای سە من ئێمە قساکەین لێرا گفتوگۆکەین لەوان هەم لە پارتی ئازادی هەم لە پارتی هەواری شارکە دوو پارتی سەرچین خەڵک لێ وەرزش ئەنجام ئێستا پرسیارێکی هاوڵاتیان ئەوەیە ئەڵێ کە بچین بۆ پارتی ئازادی کۆمەڵی ئامێریان داناوە وەرزشی پێ بکەین بەڵام بەداخەوە هەندێکیان شکاوە هەندێکیان تێک چووە هەندێکیان لەوانەیە بە کەڵک نێ ئێمە وەرزشی پێ هەندێکیان لەوانەیە ئەو کورسی کە لەسەری دانیشین بەخوا نتوانین لەسەری دانیش چکە ئاسنەیە کە لەوانەیە زۆر گرفتمان بۆ دروست لە هەوڵەکانی ئێوە لەگەڵ ئەم شتە زیانی کە دیای ئەنێن کامان خزمەتی زیاترە هەستەکەن ئەوانە جارێکی تر سیانە بکرێتەوە چاک بکرێتەوە بۆی کە زیاتر لە خزمەتی هاوڵاتیانە بێت بەڵێ بێگومان ئەو ئامێرانی کە لە پارتی ئازادیە دانراون تووشی زەرەر بوون لەسەر بودجەی شارەوانی خۆی داینەوە ڕەو ڕۆژە لە سەردانەکەمانە بۆ بەڕێبەتی باخچەکان باسی ئەوەشمان کرد وتیان ئەوانیش کارەکەین بۆ نۆژەنکردنەوەی ئەو ئامێرانە وە زیادکردنی ئامێرەکان وەزائیدەن من گفتوگۆیەکی ئەومان کرد کە خەڵک یە بۆ وەرزشکردن لە ناو پارکەکانە ئەبێ ڕۆشنبیریکی وای هەبێ وەرزش لە کوواکرێ بەداخەوە لە سلێمانیە توانم بڵێن شوێنێکی دروستی وا بۆ ڕاکردن و ڕۆشتن گونجاو نییە بۆ چونکە کاتێک کەسێکەچی وەرزشەکە کەسێک شارەزای وەرزش نەبێ پێویستە ئەو جۆرە کالەی کە بەکارێنێ گونجاو بێ وەزائیدەن ئەو شوێنی کە وەرزشەکەی تیاکە گونجاو بێ بە تایبەتی ڕاکردن لەسەر قیر و چیمەنتۆ ئەمانە زەرەری زیایە بۆیە بەخۆشحاڵە کاک بەهرۆزی بەڕێبەری باخچەکان کە قسەمان لەسەرەوە کرد کە چۆن پرۆژەیەک ئێمە تەرحمان کردو پێشتر و تەرحەکەینەوە چۆن پارکی ئازادی تارتان بکرێ شوێنی ڕاکردنەکەی تارتان بکرێ بۆ ئەوەی شوێنی تایبەت دابنرێ بە ڕاکردن و ڕۆشتنی خەڵک بە تارتانکردن هەم لەسەر چیمەنەکە زەرەر نەدرێ و هەم لەسەر قیرەکە خەڵک نەڕوا زەرەری بۆ خۆی نەبێ بۆیە تەنها ئەم تێڵسەنیە کردووەتەوە لە پەنایەگەر بێگومان باسی ئەوەشمان کردووە هەم ڕاکردن شوێنەکە تارتان بکرێەوە هەم هێڵی پاسکیری جا بکرێتەوە من ئەم پرۆژێت تەنها لە پارکەکانە نەوەستاوین ئەم پرۆژەی تێبڵ تێنسا لەگەڵ وەبەرهێنانی سلێمانیە نووسرامان بۆ کردوانیش نووسراوان کردووە بۆ ئەندازیاران بۆی لە پرۆژە نیشتەجێبوونە نوێکانە ئەمە دابنرێ ئەگەر تۆ لە پرۆژێکی نیشتەجێبوونا بی دووربی لە هۆڵێکەوە دووربی لایەنەیەکەوە لە شاری سلێمانیە دوویانە هەن کە ئەکادیمیا و فێربوونی تێنسان هەیە یانەی ئاشتی کە جێدەستیان دیارە و یانەی پێشمەرگەی سلێمانی بۆ پێشتری ژیانی سلێمانی هەیەبوو لە دەرەوە ینی دەربەندی خان هەیە بەڵام ئەمە کەمن ئەمە ناتوانن جیلێک پێ بگەێنن بۆ چەند ساڵی ئایندا مێژووی شاری سلێمانی لە تێنسا مێژوویەکی زێڕینە هەمیشە لە هەڵبژاردەکانی عراقا یاریزان و ئاستی گەورەمان پیشاندا و لە دەروی عراقیش ئەنجام بەڵام خەتەریەتەکە من بیرۆکە لەوە هاتووە لەوانەیە ئێمە لە ڕووی مەترسیەک بینەوە لە چەند ساڵی ئایندەیە یاریزانمان نەمێنێ لە ئاسە تەمەنەکانە لە هەڵبژاردەی عراقا یانەکان بارودۆخی دارایی هەر بارودۆخیکیانە بۆیە ئەم پرۆژەیە هەم بۆ وەرزشی گشتی هەم بەدیلێکیش بێ بۆ ئەوەی کە گە لە یانەکانە وەرزش نەکرێ لە سیتیەکانە لە پارکەکانە منداڵ فێری ئەمە بکرێ بنەماسەرێکەکانی فێرکردکە تۆ بنەماسەرێکەکانە فێرکردێت باوکەکە دایکەکە بە دوای ئەوە گەڕێت چۆن پەرە بە ئاستی ئەم منداڵە بە ئەو کاتە پاڵاوانەتیان بۆ بکەیت لەسەر ئاستی یەکە نیشتەجێبوونەکان سیتیەکان دواتر ڕەوانەیان کەین بۆ یانەکان بۆیە پرۆژەکە ئەمانوێ فراوانتریکەین و لەگەڵ مۆڵەکانی شاقسەمان کردو ئەوانیش لە پارکەکانی خۆیانە ئەم پرۆژەیە جێبەجێ جا کاک کاروان مادام جەنابەت باسی فێرکردنت کرد و هەیە کە بۆ نمونە ڕاهێنەریشتان هەر تایبەت کرد بێت لە کۆمەڵک لە کاتژمێرە تایبەتەکانی ڕۆژ یان شەو ئەوان لەوێ ئامادە بن فێری کەسەکانی بکەن بێگومان ئێمە باسی ئەوەشمان کردووە لە پرۆژەکە کە
تومانە ئێمە سەرپەرشتێکن وەکو بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی و کەسی شارەزا و ڕاهێنەر و سەرپەرشتیار ئەنێرینە سیتەکانەوە ئەگەر بکرێ هەفتانەش منداڵانی ئەو شوێنانە کۆ بکرێتەوە لە ڕێ ئەو ڕاهێنەرانەوە وەکو فێرگەیەک ڕابهێنرێن شتەکە یەکەم جار خۆڕست بێ دواتر وەردە بەرەو ئەکادیمی بوون زانستی بۆ ئەگەر ئەم پلانە جێبەجێ بکرێت لە 4 ساڵی ئایندەیە جیلێکی زۆر بەهێزی یاری تۆپی سەرمێز لە ئاستی دەرەوەی عراق و لە ئاستی ئاسیاشا ئەتوانن ئەنجامی بەرچاو بەدەستبێنن چونکە ئەگەر تو ئەم کارە نەکەیتە وەکوتم تەنها بە دویان لە ناو سنتەری سلێمانیە ناتوانانی کۆنتترۆلی تۆپی سەرمێسکە لە عراقا بە خۆشحاڵی و پاڵەوانەتی جیهانی تێن ساتۆتە سلێمانی بەڵام ئێمە توممان زیاترە یاریزانی زیاتر هەبێت و دەرفەتی زیاتر بۆ وەرزشکردن بەڕەخسین زۆر باشە بینە سەرەوەی کە بەتایبەتی ئێستا من بڵێن پارکی هەواری شار لە بەرەوەی شوێنەکەی گەورەترا مەجای زۆر زیاتری تیاتوانی کۆمەڵە شوێن تایبەتکەی بۆ وەرزشانە بیرمان نەچێ مناڵەکانیشمان ینی زۆر کات شوێن هەیە بۆ مناڵەکان کابێ و تایبەتمەندی زیاتر بێ هەم لە ڕووی ئەرزەکەیەوە چکە مناڵە زانی کە بەردەوامە چێتە سەرەوەی خۆی هەڵایەوەکەوێت و ئەبێت تاتانێ بێت کە بەڕێستان زانەریتان باشترێک کە بێت چی شێوازە دروستکرێ و ئەو ئامێرانەشی کە دانرێت چکە زۆر جار خێزانەکانە ڕۆن ئەیانێ مناڵەکانیان یاری بکە بەڵام دڵنیا بن ئایا یاریانە هیچ زیانێکیان پێ ناگەێنێ گفتوگۆتان لەسەرم بابەتە کردوەوە لە پاڵ وەرزش بۆ گەورەکان بۆ مناڵەکانی شوێنی تایبەتیان بۆ بکرێت بێگومان ناوچەیەکی دیاریکراو لە ناو پارکێکە پارکی هەواری شارەکە جیا بکرێتەوە ئەمە بێگومان بودجەیەکی وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەمە بودجەیەکی ئەومە لە بەردەستان نییە بەڵام هەر کاتێک شارەوانی ڕەزامەند لەسەر ئەوە دەرببڕێ توانین لە ڕێکەرتی تایبەتەوە بیکەین و خەڵکێکی زۆریش هەیە ئامادەیە وەکو دیاری پێشکەشی سلێمانی بکە ئەسا بە ڕۆژەی تێنسەمە وەکو خۆمان توانای دابینکردنی و هەموو ژمارەیەمان نییە دروستکردنی چونکەمە ئیشی دەستە ئەبێ دروست بکرێتەوە جارێکی تر لە ڕێی کەسی شارەزای ئیشی دەست بزانێ یەکێک لە فەرمانبەرەکانی ناو فەرمانگەکەمان ئەم کارە پێ ئەڵێ هەڵەسم من ئەم کارە دروستەکەم ئیشی خۆی ئاسنگەری و ئیشی ئەمانەیە بەڵام ئەمە پێویستمان بە فەندێکە و بودجەکەشی زۆری پێ ناچێت لەوانێ دروستکردنی یەک مێزی تێنس نەگاتە ملیۆن دیناریە عراقی بۆ چەند ساڵێ بێنێتەوە ئەسا بە دوایەوە گەڕێن چ خات و لێلا خۆی بەڵێنی یاوە چ خۆمان لە ڕێی خۆمانە هەڵمانداوە کە بودجێکی بۆ دیاریکەین لە پاڵ ئەمەیە ئەوەی کە جەنابیش باسێکی شوێنێکی تایبەت بۆ وەرزشی مناڵان دروست بکرێت بۆ ئەوی مناڵان پارێزراوتر بن چونکە کاتێک ئەو تریپل جەمپانەدا ئەنی ئەبێ چواردەورەکەی پارێزرا بێگە منداڵێک لە دەست دەرچێ بکرێتە خوارەوە بۆی زەرری پێ نەکا بۆیە ئەکرێ شوێنێکی واجیا بکرێتەوە شوێنێکی شمانێ ساوی باخی گشتی و بینی بێ بەس دڵنیانی لەوەی کە مناڵەکە و ئازاری پێناگە یان بۆ نمونە پاشی ئازادیمانێ ئەوش پێویستی بۆی کە جارێکی تر سیانە بکرێتەوە شوێنەکە چاپ بکرێت ئەمانش خۆشتەکان هەیە بەڵام بێگومان پاراستنەکەیەکەوێتە سەر خۆمان ئەنی چەندێ نۆژەم بکرێتەوە ئەگەر خەڵک ئاسی ڕۆشنبیریەوە نەبێت کە ئەم کەلوپەلانە بپارێزێ بۆ خۆی سوودێ بێ ناتوانین ئیدامە ئەمە بێ بۆیە ئەکرێ یەکەم جار ڕۆشنبیریەکە بڵاوکەینەوە دواتر ئیش لەسەرەوانەکەین ئەو کتێبەی ئێوە کە لە بەردەستانە و نامیلکەوە کار و چالاکیەکانی 2022 بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانیە کە زیاد لە 25 چالاکی جۆراوجە دەبێتەوە تەنها کردنەوەی خول و پاڵەوانێتی نییە بەڵکو سیمیناراتی وەرزشیە بڵاوکردنەوەی کتێبی نوێی وەرزشی کوردیە کە بە خۆشحاڵی و لە ناو بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی ئێمە کتێبخانەیەکی وەرزشی کوردیمانداناوە سەرچاوە وەرزشیە کوردیەکانمان کۆ کردوتەوە زیاد لە 120 بۆ 150 کتێبی وەرزشی کوردی کە هەمووی نووسەرەکانی خەڵکی خۆمانن نووسیوانە ئەکرێ خوێندکاران بێن لەوێ توێژینەوەی لەسەرکەن ببینن کە پاڵەوانەکانمان لە ناو کتێبی وەرزشی کوردیان بۆیە چەند هەنگاوێکی نوێکاریمانداناوە لەوە باس کراوە و دوهەمین چالاکی ساڵی 2022 بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیریەوە لەسەر بودجەی خاتوشاناس سەردانی نەخۆشخانەی هیوامان کرد لەوێ منداڵێکی زۆر نەخۆشی شێرپەنجەی هەیە دیاری وەرزشیمان بۆ بردن ئەوە لە پلانمانایە کە ئەو منداڵانە تەنها بۆ چارەسەر نەبرێنە دەرەوە لە ماڵەوە بەڵکو بۆ وەرزشکردنیش پلانەکەمانەوەیە کە بگەڕێنە بە دوایەوەی لە ڕووی دەرونیەوە چۆن ئەم منداڵانە ئاسوودەکەین بۆ یەکی لە چالاکیەکانمان بردننی 100 دیاری وەرزشی بوو بۆ منداڵانی توشبووی شێرپەنجە و هەنگاوی دووەمان لەگەڵ ئەوەی کە ئەمان چارەسەر وەرەگرن هەر ئەو ڕۆژە بۆی کە مناڵەیە تە دەرەوە نەترسێ بۆی ئەم بۆ چارەسەرە چێ بۆ وەرزشیش بچێ هەم وەرزشیان پێ بکەین هەم بیشیان بینە ناو یانە وەرزشەکانەوە کە یانێکی تایبەتمان هەیە بە کەسانی خاوەن بێداوێسی تایبەت و جۆرەکانی دیکە بۆیە وەرزش ڕۆڵی زۆرە بینێ وەرزش کاریگەری زیاتر لەسەر کۆمەڵگا دروستەکرێ جا کاروان لە قسەکانە جەنابەت زۆر تیشکت خستە سەر ئەوەی کە ئێوە ئەتانەوێت
زیاترین هەوڵی خۆتان لەم پرۆژە بخەنە سەر وەرزشی تێنسی سەرمێز یەکەم پرسیاری من لەم بەشەیە بە ئەوە بێ لە بەڕێزت بۆ ئەوانە ئەم وەرزشە و هەروەها ئایا بۆ نمونە وەرزشی تر وەکو شەترەنج ئەمانش هەر لە بەرنامەتانە هەیە هەروە کاری لەسەر بکەن بۆ نمونە مێزێکی بچووک دابنن چوارچێوەی شەترەنجەکەی لەسەر دابنن کۆمەڵێک بیرۆکەی لەم جۆرەش بەدەستانەوە هەیە بۆ وەرزشەکانی تر یەگومان ئێمە بۆچی تێنسمان هەڵبژاردۆ چونکە تێنس شوێنێکی کەمێوێ ڕوبەرێکی کەمێوێ تەنها ڕوبەری وەستانی یەک ئۆتۆمبیل لە پارکەکانە پێویستێتی یاخود لە سیتەکانە و کولفەکەشی کەمترە و یاریکیشە خەڵک زۆر حەزی لێ ئەکا چونکە گەر تۆ تەنها شارەزاییکی کەمە هەبێ جوڵەیەک پێکات بەشێک لە ئاسوودەیی دەرونی پێڕێژرێ هیلاکتەکە و یارەکە قورسیش نییە بۆ شەترەنج و ئەمانەش بە هەمان شێوە ئێمە هەر باسمان کردووە خەڵکی شارەزاشمان هەیە لە ناو قوتابخانەکانە ئەمە بکەین بەڵام ئێمە کە ئەم پرۆژێمان ڕاگەیاندووە هەر کەسێک لە وەرزشەکەی خۆیان یەکسەر تەلەفۆنمان بۆکە لە کۆمنتەمان نووسێ ئەی بۆ ئەوەی ئێمە باز ناکەن ئێمە هەنگاوی یەکەم ئەممان کردووە ئەگەر هاوکارمان بن ئەتوانێ هەنگاوی دووەم بۆ تێنسی سەرزەویش بیکەین ئەم مەسافەیەکی زۆرترێوێ لە پارکەکانە گۆڵف ئەمە بکەین چۆن پاسکیل خەتی بۆ کراوە بیر من نەچێ لە یەکێ لە کۆبنەوەکانە لەگەڵ سەرجەم نوێنەری بەڕێوەبەرایەتی جیاوازەکان لە وەبەرهێنانی سلێمانی قسەمانە سەرەوە کرد ساڵی 2023 پرۆژەی چی بکرێت بۆ سلێمانی ئێمە من لە کۆبنەوەکە تەنها داوای ئەوم لێ کردم وتم ئەگەر نەتوانین پرۆژەی وەرزشی بکەین داوا ئەکەم پرۆژە وەرزشیەکان لە پرۆژەکانی دیکەیە جێ بکرێتەوە وتیان چۆن وتم بەڕێوەبەرایەتی هاتوچۆ باسەکە لە سلێمانی پێویستی بەم پرۆژانەیە وتم ئێمە بەس لەناو پلانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە هێڵی پاسکیل جا بکرێتەوە ئەمە بە پرۆژەیەکی وەرزشی ڕاست ینی تۆ لە باتی خەڵک بگواستنەوە لە پاس بک بە ئۆتۆمبیل بکە کە چەندێک جادەکانمان خراپەگەر هێڵێکی پاسکل جا بکرێتەوە ئەکرێ بەیەکێ لە پرۆژە وەرزشی میکسەکان لەگەڵ هاتوچۆیە پێسا زۆر کەس ناوێرێ پاسکی لێ قڕڵێ لە بەر ئۆتۆمبیل و قەرەباڵقی دەڵێن تووشی گرفتێکم بەڵام ئەگەر تۆ خەتێکی تایبەتەیە بە هیچ کەسێ ناتوانێت بێتە سەر ئەو خەتێک زۆر ڕاستە و هەر بەها بۆ دروستکردنی سیتەکان بتومانە ئەگەر ئێوە لە سیتەکانە پرۆژەی وەرزشی ناکەن هۆڵ ناکەن شوێنی وەرزشکردن ناکەن لە باتی بیئارتۆنەکە کە دایەنێن خەڵک پیاڕۆ بیکەن بە تارتان ئەمە بە پرۆژەیەکی وەرزشی بۆی ئەکرێ پرۆژە وەرزشیەکان لە زۆر شوێنە جێگە بکرێتەوە هەم ئەو شوێنە نیشتە جێبوونەکانە ئەو بیئارتۆنە ئەو شەقامەی شۆستەی کە دروست دەکرێت بە کەلوپەلی وەرزشی بکرێ بۆ وەرزشکردن بە تارتان دروست کرێ ئەمە پرۆژەیەکی وەرزشی و هەم پرۆژەیەکی گشتیشە باشە کاکاروان باسی خاڵێکی کەوت باسی خوێندنگاکانە کرد کامیشە ئەڵین لە ناو خوێندنگاکانە وانەی وەرزش و هونەر دووانەی زۆر گرنگن بەڵام بەداخۆ زۆر جار ئەم وانانە وانەی تری پێ بڕێتەوە وەکو وانەی وەرزش قسەی لەسەر بکەین تا چەند گرنگە کە تۆڵی مە نامیلکەیەکە لای مامۆسای وەرزشەکان هەبێت لە ناو خوێندنگاکانە بۆ لەبەرەوەی کە چالاکیەکان کە بەڕێواچێ ئەو پاڵەوانەتیانێ بەڕێواچێ لە ناو هۆڵەکانە تۆ بۆ نمونە ئەو پۆ لەو ڕۆژە لەو دەرسیابی بێ بۆ پاڵانێتی ئەگەر ڕێککەوێت و بتوان دەرفەت هەبێ یاخود ئاگاداری ئەو وەرزشانە بن کە لە ناو هۆڵەکانە بەڕێواچێ لە دوای خوێندن ئەو چەند مانگەی پشووە کە تۆ ئاگادار بوو ئەزانی لەکوێ خولەکرێتەوە ئەم دایک و باوکە مناڵەکەی با بۆیە و حەزێکی بۆ وەرزشە بێ لە وەرزشا بەشدارە بێ هەمە هەنگیتان چۆنە لەگەڵ سیستەمی پەروەردەیە تاوەکو بتوان وەرزش زیاتر کاڵی بۆ هەمووانە با زیاتر لە سیستەمی خوێندنیشا بڕات ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی چ گشتی چ ڕۆژاوە چ ڕۆژهەڵات پەیوەندیکی زۆر باشمان هەیە تازەترین پرۆژەمان کە لەگەڵ ئەوانە لە بواری جێبەجێکردنایە سیمیناری وەرزشیە ئەم سیمینارە وەرزشیە وە نزیکی مانگ و نیوەکە دەستمان پێ کردووە دووانە بێژی بەتوانامان هەیە بۆ ماوەی کاتژمێرێک ئەچینە قوتابخانەکانەوە باسی ڕۆشنبیری وەرزشیان بۆکەین بۆ منداڵانی قۆناغە بنەڕەتیەکان لەم مانگ و نیوان نزیکی 800 بۆ 1000 خوێندکار لەم سیمینارە سوودمەند بوون ئەم سیمینارە پێیان دەڵێن وەرزش گرنگە بۆ جەستە بە شێوەیەکی زانستی وەرزش گرنگە بۆ لایانی دەرونی چۆن دەروونە ئاسوودە بێ وەرزشکەی و چۆن خوێندکارێکی سەرکوتوبی وەزائیدەن لەگەڵ ئەم دوانە بێژەیە هەر ڕۆژێک لەناو قوتابخانەیە پاڵەوانێکی وەرزشیمان بردوێتەوە ناو قوتابخانەکە چ قوتابخانەکەی خۆی بێ کە بە مناڵی لێ خوێندوێتی یا قوتابخانەیەکی دیکە بێ ئەم پاڵەوانانە لەسەر ئاستی عراق و دەروی عراق ئەنجامیان هەبووە بە خۆشحاڵی و ژمارەیەکی زۆرمان بردووە باسی ئەزمموی ژیانی خۆیان کردو بە وێنەوە داتاشۆ پیشانمان داوە
ئەم پاڵەوانە ساڵی ئەوەنە ئەو وەرزشی کردو ئەمە لە وڵاتی فلانە شوێنە ئەمە بە وەرزشەوە گەشتۆتە وڵاتێکی دیکە ئەنجاین بەدەستهێناوە لە یاریزانێکی دیکەی بردوتەوە ئەم منداڵانە زۆر سەرنجڕاکێژون بەلایەنەوە کە کوردێک لەگەڵ یانەدانیشێ باسی ئەزمموی ژیانی خۆیان بووەکە بۆ ئەوانیش ڕۆژێک ئەبێ ببن بەوە ئەتوان خەونی خۆیان نەگەێڕنەوە کە ئەوانیش ڕێگەکە گوڵ ڕێژکراو نەبوو لە بەردەمیانە تاگەشتون بۆ ئاستە بۆیە ئەم پەیوەندیانەمان لەگەڵ پەروەردەی سلێمانیە لە ئاستێکی باشترەیە و لەو نامیلکەیە ئەوەی کە تایەتی لەو هزار سوودمەند بووە لەوانەیە 500 مامۆستای وەرزش بێ لە ناو قوتابخانەکانە هاتون سیمیناریان بینی و لەسەر تەواوی وەرزشە جیاوازەکان و بۆ ماوەی زیاتر لە 12 ساڵ بۆ 15 ساڵ لە شاری سلێمانیە خەڵکی تیا بە بڕوانامەی وەرزشی بەدەست نهێناوە بۆ ڕاهێنان لە بوارە جیاوازەکانی تۆپی دەست و بالە و باسکە ئەمانە ئێمە لە ساڵی ڕابردەوە بمان فراهەم کردوون وانەبێژی نێودەوڵەتیمان بۆ هێناوان بوون بە خاوەنی بڕوانامە بۆ ڕەخساندنی هەلی کارێکی دیکە لە دەرەوەی مامۆستایەتەکەیان لەگەڵ پەروەردەیە ئیشی زۆر گەورەمان کردو ئیشی گەورەتریشمان ماوە بۆ داهاتوو ئەم پرۆژەیە ئێمە قوتابخانەکانمان مامۆستایانی وەرزشمان کێشێوانەیە کە شوێنی وەرزشکردنیان نییە هۆڵیان نییە بەڵام ئەکرێ ئەم پرۆژەی تێنسا یان پرۆژە شەترەنجە لە ناو قوتابخانەکانە دابندێ ڕوبەرێکی کەمتری بۆ دابندێ و وەرزشێکی زیاتری تا بکرێ بۆیە چۆن هەنگاومان ناوە لەگەڵ وەزارەتی شارەوانی خوێندنی باڵا و بۆ بەرهێنانە هەنگاوەکانمان لەگەڵ پەروەردەشە هەنگاوێکی ڕێکە و جا پێشمان خۆشە هەر لەگەڵ ڕاگەیانەکانی شاوابین بۆ ئێوەش بۆ کورسات خۆشمان توانین لە دەروی خۆشمان ئەمانەدا بندین فەرمانگەکانیش داوا لە جەنابەت گرنگی پێ شوێنیشمانەیە گومانەگەری دارەکە ڕزان من دەربڕێ توانین لێرەش ئەوە بکەین ئەوەشمان بیر نەچێ فەرمانگەکانی دیکە داوایەوان کردو لە پرۆژە وەرزشەکانە چۆن جێگەیان بکرێتەوە چونکە ڕاستی کەسێک کە تاوەکو سەعات 4 ئێوەرە یاخود 3 یاخود ئێشەگرامێنێتەوە پێویستی بە هۆکارێک هەیە بۆ گۆڕینی ئەجوای خۆی بۆیە وەرزش وەسیلەیەکی زۆر باشە کە ئەنجام بدرێ منێکێک لە فەرمانگەکان پێ ڕاگەیاندم کە لەناو فەرمانگەکەی خۆیان مێزی تێنسی داناوە لەگەڵ فەرمانبەرەکانە یاریەکە لە گەرمیان بینیم بالایانە کرد هەچەنە خەڵک ڕخنەی لێگرت بۆ زە فەرمانگەی تەندروستی بوو ئەمە شوێنی ئیشکردنە یا شوێنی وەرزشکردنەوە نییە ئەکرێ لە دوای وەرزشەکەیان ئەو خۆشەویستیشیان بۆی فەرمانگەکەیان هەبێتەوە کە لێ وەرزشکەن هەمویان کۆ بکەنەوە دەستان خۆش زۆر سپاس زۆر خۆشحاڵ شەڵا ڕۆژێک هەر دووریش نەبێت جەنابەت لە لامان ئامادەبی باس لەوە بکە پرۆژەکەی شەڵا جێبەجێ بۆ زۆر سەرکەوتوو بە بەشەڵا هەر ببێت بە ئیلهامێک بۆ شارەکانی دیکەی کوردستان لەگەر جێبەجێمان کرد پێویستمان بە ئێوە شەوی بێن لەوێ ئێمەش لە خزمەتانین سپاس بۆ تۆ کاکە بە هیوای سەرکەوتن سپاس بۆ خۆت و تاوای تیمەشی کە لەگەڵتان و بۆی کە بە هیواشین کە لە ماوەیەکی زۆر زۆرکارم سەحرەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە چکە ئەمە بۆ خزمەتی هاوڵاتیانە سپاس بۆش گێوەش بە پێم ماندوو بوون هەوڵێن کە زیاتر خزمەتیم شارە بکەن سپاس بۆ ئەمەدەبوون خۆش بێ